وەک ئەوەی پێشبینی دەکرا هێرشی سوپای تورکیا لە قوڵای خاکی باشووری کوردستانەوە بۆ سەر بارگاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەستی پێکرد. بەرپرسانی پەکەکەش دەڵێن پارتی هاوکاری و چاوساغی بۆ سوپای تورکیا دەکات. ناوەڕاستی مانگی ڕابردوو خولوسیاکار وەزیری بەرگری تورکیا بە زەردانێک گەشتە بەغدا و دواتریش سەردانی هەرێمی کوردستانی کرد. لە سەردانەکەی بۆ هەولێر لەگەڵ بەرپرسان یەکەمی پارتی کۆبووەوە. هەرزوو میدیاکانی تورکیا ئاشکرایان کرد سەردانەکەی خولوسیاکار بۆ پرسی ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی سێلایەنە بووە بۆ سەر گەریلاکانی پەکەکە. بە پێو زانیاریانەی میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە پارتی و حکوومەتی عێراق لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی بۆ سەر گەریلاکانی پەکەکە پێش دەستپێکی وەرزی بەهار هاوکاری تورکیا دەکات. ئێستا ماوەی چەند ڕۆژێکە لە چیای گارە لە پارێزگای دوهۆک سوپای تورکیا هێزێکی زۆری لە ڕێگەی کۆپتەر لەو ناوچەیەدا بەزاندووە و پێکدادانی قودس لە نێوان هەردوو لادا ڕوو دەدات. هەرچەندە وەزارەتی بەرگری تورکیا باسی لەوە کردووە لە دوو ڕۆژی ڕابردوودا توانیویانە 33 گەری لای پەکەکە لە چالاکی بخەن، بەڵام زانیاریەکان باس لەوە دەکەن کە ژمارێکی زۆری سەربازی تورکیا کە پلەداری باڵای سەربازی لە نێوانیاندایە لە ڕوبەڕووبوونەوەکاندا کوژراون. هاوکات میدیای پەکەکە ئاشکرای کردووە بۆ یەکەم جار توانیویانە لە ڕێگای درۆنەوە زیانی گەورە لە چیای گارە بە سوپای تورکیا بگەێنن. لەلایەکی دیکەوە بەرپرسانی باڵای پەکەکە پارتی بۆ تۆمەتبار دەکەن کە هاوکاری ڕاستەوخۆ پێشکەش بە تورکیا دەکات. ئەوەش کاردانەوەی توندی پارتی بە دوای خۆی داهێنا. ڕۆژی ڕابردوو مەحموود محەممەد و تەبێژی پارتی لە ڕاگەیەندراوێکدا وتی پەکەکە بەردەوام لە هەڵهاتندا بووە و نەیتوانیوە بەرگری بکات. هەر ئەوەش وای کردووە سوپای تورکیا بهێنێتە ناو خاکی باشووری کوردستانەوە. هاوکات جەمیل بایک هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبردننی کۆما جڤاکێن کوردستان کەجەکە هۆشداری ئەوەیدا شەڕێکی گشتگیر باشووری کوردستان دەگرێتەوە. ئەوەش بەهۆی ئەوەی پارتی ڕاستەوخۆ لە ئۆپراسیۆنی سەرچیای گارە بەشدارە. جەمیل بایک لە دیدارێکدا بۆ میدیاکانی حیزبەکەی وتوویەتی تورکیا لە هەوڵدایە 3 پارچەی کوردستان داگیر بکات بۆیە لەوانەیە شەڕێکی گەورە لە بەرامبەر دەوڵەتی تورک و پارتی دیموکراتی کوردستان ڕوو بدات. هەموو ئەمانە لە کاتێکدایە ماوەی چەند مانگێکە پارتی بەشێکی بەرچاو لە هێزەکانی لە شکری ڕۆژ کە لە کوردانی ڕۆژاوای کوردستان دروستی کردووە بەرە ئەو ناوچانە گواستووەتەوە کە سەنگەرەکانی پەکەکەی لێوە نزیکە. جگەلەوە تورکیا لە ئازاری وەزیری بەرگری وڵاتەکەیەوە جارێکی تر جەختی لەوە کردەوە ئەگەر گەریلاکانی پەکەکە لە شەنگال نەکشێنەوە ئەوە ئۆپەراسیۆنی سەربازی لەو ناوچەیەش ئەنجام بدەن.